هاوڕێیانم کاتتان باش، ماندوو نەبن لە کاروباری ڕۆژانە و پێشمەرگانەتان. ئەمڕۆ 22 ڕەشەمە بەرامبەر لەگەڵ 13 مارچی 2022 زاینی لێرە لە مەقەڕی ناوەندی کۆمەڵە کۆبووینەتەوە تاکو جەلسەیەکی سیاسی و تەشکیلاتیمان لەگەڵ هاوڕێیانی پێشمەرگە بەرینە پێش. لە دوای کۆنگرەی هەژدە هاوڕێیانی هەڵبژێردراوی کۆنگرەی منتەخەبی هەژدەی کۆمەڵە بڕیاروا بوو جەلسەیەکی سیاسی لەسەر مەسائیلی سیاسی مربوط بە کۆنگرە و قەرار و مسەوبەکان لەگەڵ ئێوە بەڕێوە برن، بەڵام بەپێ و شرایەتێک کە خۆتان باش ئاگادارن مەسەلەی کۆڕۆنا و ئامادە باش و ئەو وەزعیەتەی کە بوومان ئەم جەلسە وە دواکەوت. زیاتر لەوە دواخستنی ئەم جەلسە بە زەرورمان نەزانی، پێمان باش بوو کە ئەمڕۆ کۆبینەوە لەگەڵ یەک تاکو هەردوو جەلسەکە لە پێشە جەلسەی سیاسی کە هاوڕێی ئیبراهیمی عەلیزادە بەڕێوەیە بات، پاشان جەلسەی تەشکیلاتی ئەگەر کاتیش نەبوو لە ڕۆژانی داهاتوە حتمما جەلسەی تەشکیلاتیش بەڕێوا بین، بەڵام تا ئێستا بڕیار وایە هەردوو جەلسەکە پێکەوە ببینە پێش. ئەم جەلسەی سیاسی هەروەک گوتم قەراروا بوو لەسەر مسەوباتی سیاسی کۆنگرە و قەرار و مسەوباتەکان بچێتە پێش، بەڵام خۆتان زۆر هەمووتان ئاگادارن هەم لە ڕاگەیاندنەکانمانە هاتووە هەموو خۆشتان بە دەرەجاتێکی زۆر لەسەر دنیای مەجازی ئەوە شتانەتان بینیوە. لە هەر حاڵ ئەمڕۆ بەتیشک خستنە سەر ئەو باسە سیاسیانە و تا حدێکیش ئەوزاعی سیاسی و ئیتفاقانەی کە لە دوای کۆنگرەی هەژدە ڕوویداوە هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە دێت و قسە باسێکمان پێشکەشەکات. هاوڕێ ئیبراهیم تکایە. جەلسەکەمان بە سرودی ئینتەرناسیۆناڵ و دەقەیەک بێدەنگی بۆ یادی هاوڕێیانی گیان بەکرد و پاشان قسە باسەکە پێشکەشەکات هاوڕێ ئیبراهیم. لە هەر حاڵ ئەگەر هاوڕێیانی بەشفەنی ئامادە بن بە سرودی ئینتەرناسیۆناڵ جەلسەکەمان دەست پێکەین. بۆ ڕێزگرتن لە یادی ئازیز و خۆشەویستی هاوڕێیانی گیان بەکرد و یەک دەقە بە بێدەنگی بە پێوە ڕادەوەسین. هاوڕێیان ئێوارەتان باش. هاوڕێ ئاکۆ باسی کرد کە ڕاستە لەوانەیە پێویست بوو باە
کە جەلسەیەک بگرین لەسەر تۆزێک لێکۆڵینەوە و لێکدانەوەی مساوباتی کۆنگەرە و بەتایبەت بۆ ڕفیقانی کە حزوریان نەبووە. بەڵام لەبەر چاوگرتنی ئەو واقعەتەی کە مەسائلێکی زۆر مهم لە فاصلەی بینی کۆنگرەیەمەوە تا ئێستا لە دنیادا ڕوویداوە و ماوەی کەمی ئەمەش و هەروەها لەبەر چاوگرتنی ئەوەی کە ئەو مساوباتش بڵاو بووتەوە و تقریباً بە زمانی سادە نووسراوە و هەموو ڕفیقەکان دەسترسیان پێی هەیە. لەبەرەوە من بە باشزانی بە مەشوەرە لەگەڵ کاک جەماڵ کە ئەو جەلسەیە اختصاص بدەین بە گرنگترین مەسەلە سیاسیەکانی ڕۆژ، چ بەنسبەت دنیا و چ بەنسبەت ئێران و منتەقە و هەمووان. ئێوە ئەگەر مەسائلی دنیاتان تاقیب کرد بێ کە حتمما کردوتانە دەزانن کە دنیای ئەمڕۆ و منتەقەی ئێمە و تەنانەت ئێرانیش لە 50 ساڵی ڕابردوو قەت وەزعیەتی ئاوە ئاڵۆز و حساسی بەخۆیەوە نەدیوە. یعنی ئەمە شەرایطێک نییە کە کەس بتوانێت لە بیرکردنەوە لێی خۆی دەرباسکە. کاریگەری دادەنێ لەسەر نانی ڕۆژانەمان، کارگەری دادێن لەسەر ئەمنیەتمان، ئەمنیەتی هەموو خەڵکی وڵات، هەموو دانیشتوانی هەر چی تێدایە. کارگەری داناوە و دادەنێ لەسەر شکڵپێدان بە ئایەندەمان، ئەوانەی کە ئەرسان دەکەم هیچ ئێغراق نییە. دنیا بە مەرحەلەیەکی یەکجار زۆر هەستیاردا خەریکە تێپەڕ دەبێت و ئێمە دەبێت دەرکی ئەو هەستیاریە بکەین. بۆچی؟ بۆ ئەوەی کە ڕێگای خۆمان بینەوە، بۆی کە بتوانین لە فرسەتەکانی استفادە بکەین، بۆی کە بتوانین لە خەتەرات و لە مەترسیەکانی خۆمان ڕزگار بکەین. زۆر زۆر مهمە. ئێستا کە تۆ دەبچی لە ناوناوەڕۆکی بەحسەکە زۆرتر معلوم دەبێت کە ئەهمیەتی ئەو وەزعە لە چیدایەوە، چۆن ئەم شەرایطە کولی محاسباتێک کە تا دوێنێ زۆر مەسەلەن بەدیهی بە نەزەر دەگەیشتن هەمووی گۆڕیوە، هەمووی. ئێمە لە کۆنگرەی هەژدا باسی زۆر مەسائلی سیاسیمان کرد. من بەڕاستی ئەو بەحسانەی کە ئێستا لێ دەکەم پێم وانییە بێڕەبت بێ بە بەحسەکانی کۆنگرە و لەواقعدا کۆنگرە بناغەی ئەو لێکدانەوە و تەحلیلەی بۆ ئێمە دانا کە ئێستا دەتوانین دنیای پێ ببینین، دنیای پێ بسەنگێنین، ڕێگای خۆمانی پێ بدۆزینەوە. ئەمە کۆنگرە و کاری بۆمە ئاسان کردەوە و هەر لەبەرەوە پێم وایە کە دەبێت بە دقت بخوێندرێنەوە و مساوباتی ئەو کۆنگرەیە و لە کۆڕ و کۆمەڵی خۆی تەشکیلاتیدا بدرێنە بەرباس و لێکۆڵینەوە و ئەگەر پرسیار هەیە لە مۆردیاندا مەترح بکرێ. ئەوانە زۆر زۆر مهمن، ئەوانە بەسلا لەسەری تێریەوە نەنووسراون، ئەوانە فۆرماڵ نین، ئەوانە هەمووی بەسلا بناغی ئستراتێژی ئەمە لە 1-2 ساڵی ئایندەدا دادەڕێژن. بەرەوە مهمە ئەوانە دەبێت مەفروز بگرین، جا بچین لەسەر بەحسی ئەوزاعی دنیا و ئەوزاعی ئێران و ئەوزاعی منتەقە و هەمووان. سەبارەت بە ئەوزاعی دنیا ئێستا ئەوە شەڕێک ڕوویداوە، رووسیا حملەی کردەوە بە ئوکراین. ئەگەر هەر ئەوەندە وایە وڵاتێکی ئەزلهێز حملەی کردو بە وڵاتێکی چکۆڵا، خۆ بۆ مەسئلەکە مهم بوو بەڵام هێندە هەستیار نەبوو، چونکە ئەوە زۆر ڕوویداوە. لە توولێ و ساڵانەی ئەخیردا ئەمریکا حملەی کرد بە عێراق، حملەی کرد بە ئەفغانستان، حملەی کرد بە لیبی، حملەی کرد بە یوگۆسلاوی جاران پژوڵاوی کردن، لە سووریە دەرگیر بوو، لە زۆر جێگای دنیا ئەمریکا دڵهێزێکی بوو. خودی رووسیا حملەی کرد بە چیچێن، حملەی کرد بە گورجستان و ئابخازیای گرت. ئەوانە هەمووی ینی حملەکردنی زلهێزێک بە وڵاتێکی چکۆڵە و داگیرکردنی و داپلۆسینی و تەحمیلی ئێرادەی خۆی بەسەریدا ئەوە شتێکی زۆر تازە نییە. ئەوەی کە تازەیە زەمینەی تێکخەڵچوون یا بەڕێوەڕووبوونەوەیکی زۆر گەورەتری جیهانیە کە خوڵقاوە. ئەو بەڕێوەڕووبوونەوە ئەو شەڕە لە واقعدا ئێستا شەڕی دوو بلوکە، بلوکێکیان بە ڕەهبەری ئێستا ڕەهبەریەکەی رووسیا بەدەستیەوە گرتووە، بلوکێکیان ڕەهبەریەکەی ئەمریکا بەدەستیەوە گرتووە. ئەمە شەڕە بینی هەردووکیان. ڕاستە ئێستا شەڕە تفەنگ و شەڕە موشک و شەڕە بۆمب لە جەبهەی ئوکراین لە جەریاندایە، بەڵام لەو لاش لە جەبهەی ئەمریکا شەڕێکی نەرم لە جەریاندا بووە.
شەڕێکی نەرم لە جریاندایە هەردووک بەرەی ئەو شەڕە کە خەریکن لێک بەسلاح جەبهەکانیان حتەنانە لێک نزیک دەکەنەوە هەردووک لایەن بە نسبەت خۆیان و پێشڕەویهایان کردووە دەستکەوت گەلێکیان بەدەستێنەوە عەقەبنشینیان کردووە شکستاکیان خواردووە بەڵام ململانیەکی جددیە ئەوە تەماشاکەن مەسەلەن ئەمریکا دەمێک ساڵە خەریکە ناتۆ پەیمانی نظامی ئەتڵانتیکی شمالی ئەوە تەوسعە پێبدا تەوسعشی پێدا ئەو وڵاتانی ئەوروپای شەرقی هەموو یەک لە دوای یەک گەورە و چکۆڵیان غێری ئوکراین هەمووی پێیوەست بوون ئەوە لەو لە حازەوە تووشی مشکلێک بوو ئەمریکا کە بۆی جێبەجێ نەدەبوو ئەویش ئەوە بوو کە وەزعی اقتصادیەکەی لەبار نەبوو خەرجی ناتۆی پێ نەدەدرا زۆر داوای لە ئوروپایەکان دەکرد دەبێت ئێوە تعهودێک بدەن لەوەی کە ناتۆ هەموو خەرجەکەی با لەسەر ئەمریکا نەبێت ئەمریکا زۆری بۆ خەرج دەکرد لە چاو ئەوانی کە بە هیچ جۆرێک حاضر نەبوون رووسیا حملەی کردووە بە ئوکراین لەولاوە هەر هەفتەی ئەوەڵ ئەڵمان 100 میلیارد دۆلاری ئۆرۆی اختصاصداوە بە کەلوپەلی نظامی بە تەوسعی کاروباری نظامی خۆی و هەموو وڵاتانی دیکە ئوروپایی هەموو ئەوانە پارەیەکی زۆر هەمووی اختصاص درراوە بە کەلوپەلی شەڕ و هەزینەی نظامیەوە ئەوە جارێ مەسەلەن ئوروپا خەریک بوو جۆرێک ئیستیقلالی پەیدا دەکرد بەرامبەر بە ئەمریکا ساڵها هەوڵیدا هەر چۆنێک بوو ئینگلیستانی لە ئەتحادیە ئوروپا جیا کردەوە بە برگزیت بە هێنانەدەری لە ئەتحادیە ئوروپا بەڵام لەوە زۆرتر هیچ چاوەڕوان نەدەکراوە زۆریش زایمانێکی سەخت بوو بۆیان یعنی دژوار بوو تا بە نەتیجە گەیشتن ولی بە هەر حاڵ ئێستا تەماشا دەکەی هەمویان لە پشت سەری ئەمریکا ڕەدیو بوون لەگەڵ ئەمریکا متحیدن تحریمات نازانم فشار بۆ سەر رووسیا و خولاسە چوونە ئەو بەرەوە ئەو پێشڕەویە ئەو پێشڕەوی ئەوانە بە شێوەیەکی دیکە داکەی ئەو پێشڕەویانە و ئەو نزیک بوونەوانە لە زەپەی رووسیا دەبێت بە ڕووبەڕووبوونەوە نازانم ممکنە ڕوو نەدا یا ڕوو بدا وەلی دەر هەر حاڵ ئەو بزانن کە مستەقیمەن لەسەر ژیانی هەموو خەڵک تەسیری داناوە جارێ ئەگەر دەڵێن میلیاردها دۆلار ئۆرۆ خەرجی سەناعی نظامی دەکرێت لەکوێ دێ ئەو میلیاردە لە بودجەی دەوڵەت دێ بودجەی دەوڵەت لەکوێ پەیدا دەبێت بودجەی دەوڵەت یەکێک لە ماڵیاتی غێرە مستەقیم پەیدا دەبێت بەشی زۆری و بەشێکی زۆریشی لە لێدان لە خزمەتگوزاری عمومی هەردووشی ئێستا دەبینین هەم خزمەتگوزاری عمومی خەریکە وردە دێتە خوارێ و هەم لە ڕێگەی گرانیەوە ئەوتر هەمووشت لە ئوروپا تەنانەت کە قەت تەوەڕم بەرچاو نەبووە تەوەڕم چۆتە سەرێک گرانی هەموو جێک پەیدا بووە ڕاوەستن وردە بەرەو منتەقەی ئەمە شۆڕ دەبێتەوە ئەمباری غەلەی دنیا رووسیا و ئوکراین بوون ئەوە سادر نەبێ بۆ وڵاتایی دیکە 40% نەوتی دنیا لە نەوتی مۆردی مەصرفی دنیا لە رووسیا و لەو منتەقەی تامین دەبوو ئەوە نادرێ بڵاو نەبێتەوە و هەموو ئەوارزەکەی دیکەی بەرەو پێی هەمومان دەگرێتەوە هەمومان یعنی ڕیشمان لە گرەوی ئەو کێشەی دوو قودرەتی زلهێزی ئەمپریالیستی گەورەی دنیادایە ئەوە بەڵام ئەم شەڕە بێزەمینە نەبوو ینی بۆچی ئەو شەڕە ڕوویدا شاید زۆر قابلی بۆ هەموو کەس زۆر قابلی پێشبینی نەبوو کە ئەم شەڕە لە ئوکراین ڕوودەدا بەڵام بە تەجربەی تاریخی و بە لێکدانەوە و تەحلیل زۆری لە کارناسان دەیانزانی کە ئەم بوحرانە اقتصادیانەی کە لێک لە دوای یەک لە بەتایبەت لە 2008ەوە تا ئەمڕۆ بەرۆکی بە دنیای سەرمایه‌داری گرتووە و کەی بوحرانی کۆرۆناشی بەو هەزینە زۆر قورسەی کە هەڵی گرت ئەوەشی بە دووداهات دەیانزانی کە ئەمە بە جۆری لە جۆرەکان کێشەی لێ دەبێتەوە کێشە چییە؟ کێشەکە ئەوەیە بێکاری زۆر دەبێت قدرەتی خەریدی خەڵک کەم دەبێتەوە و مەسرف کەم دەبێت کارخانە و کارگا لە کار دەکەون بێکاری کە زۆر بوو ئێعترازات زۆر دەبێت ئێعترازات کە زۆر بوو بناغی دەوڵەتەکان دەکەوێتە خەتەرەوە دەکەوایە دێ فکرێکی بۆ بکەنەوە معمولاً لە وەختاندا فکرێک کە کراوەتەوە عیبارەت بووە لەوە کە هەموو خەتی چەرخی تەولید ڕوو لە سەنایعی نظامی دەکات ڕوو لە تەولیدی کەلوپەلی شەڕ و بنیادم کوشتن دەکات ڕوو لەوانە دەکات و بەو جۆرە ئەوان دەتوانن بەسەر کێشەی ڕکودی سەرمایە و بەسەر کێشەی بێکاری تا ئەندازێک زاڵ بن
بەڵام سلاحی کوشتار و سلاحی جەنگی بۆ مەسرف تەولید دەکرێت خۆ ناکرێت هەر ئەمباریکەی ئەگە زۆر تەولید کرد و یا خەڵکێکی زۆر بردە سەربازی بۆ لە بێکاری نەجاتدان و زۆر سلاحی تەولید کرد مەسرفی کەی و مەسرفی سلاحی جەنگیش کوشتارە و بەرپاکردنی شەڕە ئێمەرەوە ئەو شەڕە بە نیازێکی شاراوەی نە زۆر شاراوەش ئەڵبەتە نظامی سەرمایەداری جواب دەداتەوە هەموو جێگایە کەوتۆتە خۆ بۆ خۆ تیارکردن خۆ مسەلحکردن بە هەموو جۆرە چەکێک دوای لە وەزی شەرایەتی ئێراندا باسی دەکەین تەنانەت جمهوری ئیسلامیە کە تا دوێکە مذاکراتی بەرجام هەوڵی دەدا بڵێ بابە ئێمە تعڕوزاتی مەنتەقەیمان نییە و دەستێوەردانی خارجیمان نییە و ئێمە خەڵکی خوان معتەرزن و ئەتراز دەکەن و خەبات دەکەن و بارزە دەکەن و بە ناوی ئەمە سەبتی دەکەن دوێ کە خامنەی وتوێتی نابێ ئەمە یەک زەڕە کۆتا بین لە دەستێوەردان و لە قودرەت نواندن و هێز نواندن لە سەتی مەنتەقەدا یعنی هەموو کەس جۆرێک ینی قسە و گفتی ڕووی لە شەڕ و ڕوو لە وێرانکاری و لە کوشتنە بەرەوەی کە ئەم کالا زۆر و زەبەندەی کە تەولید بووە دەبێ مەسرف بکرێت و مەسرفی ئەو کالاش عیبارەتە لە بەکارهێنانی لە ئینسان کوشتندا ئەمە یەکێک لە زەمینەکانێتی یعنی یەکێک لە زەمینەکانی کە عیبارەت لە بەرپابوونی ئەو شەڕە نیازی دنیای سەرمایەداری بە شەڕ بۆ چارەسەرکردنی بحرانی بۆ ئاسانکردنەوەی دەربازبوونی خۆی لە بحران تاریخی 100 ساڵی ئەخیر هەر ئەومان پێ دەڵێ جەنگی جیهانی ئەوەڵ هەر بەو دەی لە بەرپا بوو جەنگی جیهانی دووەم هەر بەو دەی لە بەرپا بوو ئێستا بە دەلیلی ئەوەی کە سلاحی ئەتۆمی زۆر بەهێز هەموو هەیانە لەوانەیە ئەو شکڵە شەرانەی کە لە دەور لە پێشووتردا بوو نەبێ بەڵام بە ئەشکالی دیکە بەرپا دەبێ ئەوە رووسیا دەگەڵ ئۆکراین شەڕ دەکا ئۆکراین شەڕی نیابەتی دەکا شەڕی نیابەتی بۆ ئەمریکا دەکارە و شەڕی نیابەتی کە مەسەلەن ئەسا گروههای چەکداری خاوەرمیانە بۆ ئەم دەوڵەت و ئەو دەوڵەتی دەکەن ئەمە ئوکراین بۆ ئەمریکا و بۆ غەربی دەکات ئەمە یەکێک لە زەمینەکانێتی وتم زەمینەی دووەمی عیبارەتە لە واقعیەتێکی دیکە کە زۆر زۆر مهمە ئەویش ئەوەیە کە لە ساڵی 1991 اتحادی جەماهیری شوڕەوی هەڵوەشاوە هەڵوەشانەوەی اتحادی جەماهیری شوڕەوی یعنی زەربەیەکی قرس لە ناسیۆنالیزمی عەزەمەت تەڵەبی ڕووس کە لەژێر ناوی سۆسیالیزم و کۆمۆنیزمی ئەلبەتە خۆی دەنوات بەڵام لە واقعدا دەسەڵاتێکی عەزەمەت تەڵەبی ناسیۆنالیستی ڕووس ڕووخا هەڵوەشاوە و بە شێوەیەکی زۆر تەحقیرآمیزیش هەڵوەشاوە یعنی کولەن ئەو وڵاتەیان ئەو وڵاتە بوو بە خانی یەغما هەر دەوڵەتەی هەر سەرمایەدارەی ڕێگای کەوتاوێ بەشێکی داپسری بۆ ماوەی چەندین ساڵ ئەو وڵاتە بەدەست گروههای مافیاییەوە بوو دەوڵەتێک بۆ ناوە دەوڵەتیشی کە بتوانێت بڵێن پاژماوەی ئەو قودرەتە گەورە عەزیمە جیهانیە وجودی نەبوو گروههای جۆراجۆری مافیا بە ئیزافەی کۆمپانیا و شرکتایەکی خارجی کە زەمینەیەکی هەرزانیان دەستکەوت بوو هەم تەکنۆلۆژی و کادری متەخەسیس و پێشکەوتووی هەبوو هەم زەمینەی سەرمایەگوزاری هەبوو سەرمایە خوانتە خسپۆکار بەڵام لە هەمان کاتدا ئەم قودرەتەی کە بەو نۆعە ئەوە لە واقعدا تەحقیر کرابوو سوکایەتی پێکرابوو دام شکستی پێهێنرا بوو قودرەتێکی ئەتۆمی بوو و هەروەها وڵاتێکی پانوبەرین بوو وڵاتێکی پانوبەرین وەسیع و ئیمکانات و زەرفێتایەکی اقتصادی و جیۆپۆلیتیکی یەکجار زۆر حەساس وڵاتێکی ئاوا بووە لەبەرەوە ئەم وڵاتە معلوم بوو وردە وردە دووبارە سەربەرز دەکاتەوە دیاردەیە وەکو پوتین کە جارێک هات و جارێکیش لە حاشیەدا بوو دووبارە هاتەوە و دوای ئەو جار خۆی کردە ڕئیس جمهوری مادام العومر تەقریبەن و هەموو ئەوانە ئەم دیاردەیە عیبارەت بوو لە پەیدابوونی سەرەتاکانی سەربەرزکردنەوەی ئەو ورچە نووسووە وای پێ دەڵێن و سەربەرز کاتەوە ماتەی هەڵگرت بوو بزانێ کەی فرسەتی بۆ هەڵدەکەوێت لە پێشدا جارێ دەستی کرد بەوەی کە دەسەڵاتی مافیا کۆتاکاتەوە
وڵات لە دەست مافیا و ئەو گروهای پراکەندە و هەر کەسە گۆشێکی بەدەستەوە بوو لەوە کۆتا کاتەوە ئەوانەی قەلعوقەمە کرد بە کوشتن بوو بە هەرچی بوو ئەوانەی قەلعوقەمە کرد دووبارە زەمینەی اقتصادێکی تا ئەندازەیەک سەر بەخۆی خوڵقاند. بەڵام دیارە اقتصادی ئەویش بەتایبەت بۆ وڵاتی کە بەسەری هاتبوو نەیتوانین لەگەڵ ئەمریکا و ئەوروپا ڕقابەت بکە، نەیتوانین لەگەڵ چین مەسەلەن ڕقابەت بکە. تەنیا کارێکە بۆی دەکرا ئەوە بوو کە ئەم توانای نظامی و ئەو زەرفیەتی مادیەی کە هەیەی ئەو زەرفیەتە مادیە بەکاربێنێ. وردە کێشەی لە دەوروبەری خۆی بە خوێناویترین شکل حەل کرد لە پێشدا. ئابخازیا کوردستانی حەل کرد، چیچنەکانی سەرکوب کرد، دوای مافیا ئەو کارانەی کرد. یعنی بوو دەوڵەتی دووبارە دەوڵەتی ڕووسیەی دروست کردەوە. اینجا ئەوە وەزعیاوە بوو. ڕەقیبە گەورەکەی ئەو جارێ لە چین بگەڕین کە ئەمریکا بێ، ڕەقیبە گەورەکەی ئەو چی دەبن ڕووی لە هەر چۆ کرد شکستی خوارد. چ نێوی بنێن شکست، چ بنێ پاشەکشەی تاکتیکی هەرچی ئەمریکا ڕووی تێکرد دوای ماوەیەک شکستی بدواوە بوو. ئەوە دەیبینی حملەی کرد بە ئەفغانستان دوای 20 ساڵ بەو نوع بەجێهێش. ئەدێکان دەڵێن نا ئەوە پاشەکشەیەکی تاکتیکی و استراتێژی ئەوە بوو. هەر نێویشی لێ بنەی لە زێنی هەموو خەڵکی دنیادا شکست بوو و شکستێکی مەفتەزەحانەش بوو. هەر نێویشی لێ بنێ خۆشی بڵێەوە. ئەوە لە عێراق بەو جۆرە مەسەلەن کایی پێ دەکەنەوە. ینی لە عێراق هیچ ئۆتۆریتێکی بۆ نەماوەتەوە. هەموو ڕۆژەوە دوێشەوە بە موشک لە سەفارەتخانەکەی دەدەن، دەنگی لەوە دەرنایە، بە پەلەیە بزانەکەی سەربازەکانی بگۆزێتەوە. ئەوە لە عێراق وایە. لە لیبی، لە سووریا ئەو جێگایە بوو کە ڕووسیا تەسمیمی کرد یەک هەنگاو لە دەوروبەری خۆی واوەتر بێت. یعنی تا ئەگە تا دیۆکە لە ئەبخازیا و لە چیچن و لەوانە خەریب و خۆی ڕێک و پێک دەکرد و مانێک تەوسای خۆی تەوسعە دەدا و هەروەها کریمە و ئەو بەشەی لە ئوکراینی گرت و هەروە بەرە دەهاتە بەرەوە. ئەوجا تەسمیمی کرد کە هەروباڵی باوێژێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش و هاتە ناو کێشەی سووریەدا و لە کێشەی سووریەدا ئەمریکای شکستدا. چونکە لە تەواوی بەهاری عەرەبی لە سووریا ئامانجی ئەوە بوو بەشار ئەسەد لادا. بەشار ئەسەد لەسەر کار لادا و بەشار ئەسەدی نەتوانی لادا و رووسیە پاراستی. یعنی وای لێ هات کە تەنانەت تارەی ئەمریکایی کە بیهەوێ هەڵفڕێ بەسەر ئاسمانی سووریەدا دەبێ ئیجازە لە مەرکەزی هەوایی رووسیا وەرگری. یعنی ئێستا بەندەری لازقیە کە ڕێگای رووسیا بوو بۆ دەریای مەدیتەرانە، ئەو بەندەرەشی تەواو بخۆی پاراست و ڕێگای بۆ دەریای مەدیتەرانە کاملەن کراوەیە. فەزای سووریە و ئایندەی سووریا هەمووی بەدەست رووسیە تعین تەکلیف دەکرێت. ئەوە ینی هەنگاوێکی پێش هاتە پێشتر. لەوە زۆرتر دەمێژە ئەوە جارێک گۆشەیەک لەوێ دەستیان بە ئاوی گەرم ڕاگەیشت، چونکە شمالی رووسیا دەزان هەموو یەخ سەوڵبەندانە بۆ کەشتیڕانی نابێ. دەریای سیا قورگی بەدەست تورکیەوەیە لە دوو تەنگەی داردانن و بسفێر ڕێگانیە محاسرە کراوە لە لەحاز دەریاییەوە رووسیا. هەمیشە ئارەزویان ئەوە بۆ کە ڕێگایەکیان بێ بۆ دەریای گەرم کە بتوان کەشتیڕانی تا بکەن بە دنیا دەسڕسیان بێت. ئەوە جارە کریمەی گرت بەشێک لە ینی حضوری لە دەریای سیادا بۆ خۆی مسۆگەر کرد، بەڵامەوە کافی نەبوو، مەدیتەرانەشی بۆ خۆی مسۆگەر کرد. ئەمجار بە ئەو پەیوەندەیە کە دەگەڵ جمهوری ئیسلامی بەرقەراری کرد و بە ئەو هاوکاریانەی کە دەگەڵەوەی پەیدا کرد جێگا وردە خەریکە ڕێگا خۆش دەکات بۆ ئەوەی کە بۆ خەلیجی فارس و دەریای عەمانیش ڕێگا پەیدا بکات. ئەوانە هەمووی نیشان دەدا کە رووسیا بەرەبەرە یان ڕوو لە هەڵکشان بووە و ئەمریکا بەرەبەرە ڕوو لە داکشان لە ڕووی نظامیەوە، لە ڕووی نفوزی لە منتەقەوە. ئەوە بەڵام نە ئەمریکا ئەو زلهێزەیە کە بە ئاسانی لە مەیدان بەدەر بکرێ، نە رووسیەش ئەو وڵاتەیە کە ئەو تەحقیری هەڵوەشانەوەی ساڵی 1991 بە ئاسانی تەحموڵکە. ئەگەر ڕەفیقەکان تاریخیان لە بیرمابێ دەزانن لە 1914 شەڕی جیهانی ئەوە دەستی پێکرد، لە 1918 تەواو بوو. لە 1918 قەراردادێکی بێ ئەندازە تەحقیرآمیز و خفتبار بە ئەڵمان تەحمیل کرا. زۆر کەس ئەو وەختە بیرەوە دەکردەوە کە ئەوە خەتەرە، بەڵام
کردیان ئەڵمانە لە زۆر شت مەحروم کرد منتها ئەڵمان بۆچی توانی بوو شەڕی ئەوەڵی جیهانی بەرپاکا و ئەو هەمووش پێشڕەوی بکە لەبەرەوە قودرەتی اقتصادیەکەی و توانای تەکنۆلۆژیەکەی و پێشرەفتەکانی هەموو ئەوانە ئەوەی هەڵدەگرت کە بەشێکی زۆرتری لە دنیا پێ ببڕێ کە ئەو بەشیان پێ نەدا لە 1970 پێیان نەدا و لە قەراردادی ڤێرسایدا سوکایەتیشان پێ کرد و تقریبا کردیانە وڵاتێکی دەستەمۆ زۆری پێ نەچوو دووبارە سەری بەرز کردەوە لەبەر چی لەبەرەوە زەرفیەتەکانی هەبوو ئێستاش هەر ئاینە ناوایە یعنی ئەو رووسیەی کە بەو نەوعا لە 91 ناسیۆنالیزم عەزەمەتطەڵەبی ڕووسی دامرکاندرا سەرکوت کرابوو سەرکۆنە کرابوو سەری بەرز کردوێتەوە و ئەو ئێستا داوای بەش دەکات لە دنیادا بەو بەشێکە بۆ تەوزیع کراوە بەو بەشێکایە خانە نابێت ئەو هیچ شتێک نەغەیری ئەو بەحسەی کە لێنین دەیکا لە بەحسی ئەمپریالیزم وەکو بانترین خۆناغی سەرمایهداری کە دەڵێ بە پێ ئەوەی تەوازنی قوای بینی دەوڵەتانی گەورەی سەرمایهداری دەگۆڕێ بە پێی ئەوە دنیا سەر لە نوێ بە مەناتقی نفوزی لە بینەوەدا دابەش دەکرێتەوە و ئەو دابەشکردنە معمولاً بە شەڕ دەکرێت و شەڕ هیچێک لە ڕێگاکانێتی بۆیە دەمەوێت بڵێم کە ڕەفیقان کە باسی ئوکراین دەکەن تەنیا نابێ بچنە داوی ئەو تەبلیغاتەوە کە معمولاً ژۆرنالیزمی سەطحیە ژۆرنالیزمی دەستەمۆی دەوڵەتانی ڕۆژاوایی و دەوڵەتانی غەربی و ئەمریکا خەریکن بڵاوی دەکەنەوە کە گویا مەسەلەکە دەوڵەتی رووسیا تەجاوزی کردو و شەڕەوانە واقعاً دەوڵەتی رووسیا تەجاوزی کردو ئەم شەڕە دەکرا نەبێ یعنی مەسەلەن بەڵام ئەگەر ناوەڕۆکەی دەرگنەکەین ئەوتە نازانین بۆچی هەربوو بۆچی دەکرا نەبێ مەسەلەن بەهانەکە ئەوەیە کە ناتۆ ئەو خەریکە لە من نزیک بدەوە کاکە نزیک بووە لە لیتوانی لیتۆنی ئستۆنی باقی وڵاتانی ئەوروپای شەرقی اینجا فەرقی چییە مەسەلەن یەک وڵات لە بەینتان داوێ لە عەسرێکدا کە موشەکای باڵستیک هەموو دنیا هەموو بە نوقتە لێ دەدەن هەردوو گلاو ئاسمانەکان بە کەس کۆنتڕۆڵ ناکرێت چ فەرقێکی هەیە دەیتوانیت بە دیپلۆماسی ئەو شتە ئیدامە بدە دەیتوانی فشاری بینەلمەلی ساڵ کە جۆرێکیش سەمپاتی هەبوو بەرەو رووسیا ئەو پێشڕەویانەی ئەمریکا حتا لە خودی لەناو جناحای حاکم لە خودی ئەمریکاش زۆر لایەنگری نەبوو کەسانێکی وەکو مەسەڵەن کیسینجێر یا ئەو کەسانێک کە بیرمەندی درێژماوە بیر دەکەنەوە بۆ مەنافعی سەرمایهداریان بکات دەیان کاکە نابێت زیادە ڕێوی بکەن پێشڕەویکردن بەرەو سنوورەکانی رووسیا خەتەرناکە بەرەوە رووسیا مەجای دیپلۆماسی هەرما بوو بۆ ئەوەی کە شەڕ نەکای جارێ یعنی ئەوەی کە دەڵێ ئەوە خەریک و موشەکەکان دێنە بەرچنگی ئێمە و ئەوە ئیتر خەتەرەکە زۆر جدی دەبوو ئەوە بەهانەیە چون موشەکەکان هاتوونە بچنگی فەرقی چێ لە لێستان بێ لە ئوکراین بێ فەرقی چێ لە لیتوانی بێ لە بێلاڕوس بێ لە ئوکراین بێ فەرقێکی نییە زۆر فەرقێکی عموم ینی فەرقێکی وای نییە کە شەڕ هەڵبگرێت ئەو شەڕەکە ناوێت بەڵام بۆچی وایە لەبەر ئەوەی ڕەقابەتی بینی ئەو دوو زلهێزە گەیشتوتە ئاستێکی زۆر حساس هەر کاملەوە هیچ کاملەوانە شکستیان ئاسان نییە یعنی تێکشکانی زلهێزێک کارشی ئاسان نییە یعنی ئاسان تەواو نابێت بۆ معنا دەڵم هەرزان تەواو نابێت رووسیا ناتوانێت شکست بخوا لە ئوکراین ناتوانێت لەو مەرحەلەیەدا فەرق دەکات مەسەڵەن ئەگەر لە جگای بڕووبوونەوەی ڕاستەوخۆی لەگەڵ ئەمریکانە بۆ ممکن بوو عەقەبنشینیش بێ بەڵام ئێستا تازە مەحکوومە بە سەرکەوتن وەکە مەحکوومە بە سەرکەوتن باجی هەیە باجەکەشی بەسەرچەنی ئێمەمانان و خەڵکی دنیا دەکشێتەوە هەموو دنیا میلیتاریزە دەکات هەموو دەوڵەتان بەشێکی زۆر لە قوتی خەڵک و نانی شەوی خەڵک سەرفی هێزی چەکدار و خەریدی تەسلیحاتی نظامی ئەوانە دەکەن و دنیا یعنی کەوتوتە مەرحەلەیەکی حساس و اینجا وردە خەریکە تەنیا بەرەو ڕووبوونەوەی رووسیا و ئەمریکاش نییە بەلۆکبەندی دروست دەبێت ئەوە تەمەشاکەن رووسیا بەپێچوانەوەی وانەمو دەکەن کە بە تەنیا کەوتوتەوە زەن بە تەنیا نیە قودرەتێکی وەکو هیندوستان
تاییدی دەکات ڕاستە ئێستا مەسەڵەن کەس شەڕ و کوشتار وان لەبەر ئەفکاری عمومی ناتوانێت ڕاستەوخۆ بڵێ دەڵێ ڕێی ممتەنیعمە یا دەڵێ باشترە سوڵح بکەن نەسیحەتێک دەکات لەونەوە بەڵام ئەو لە واقعدا جەبهەی خۆی انتخاب کردووە چین ئەو دوو قودرەتی گەورە بەرزیل لە پاڵدەستی ئەمریکا بۆ هەموو جەمعیەتەوە دنیای عەرەب ئەمارات و بۆ هەموو سەروەتیان عەرەبستان و هەمووانە ئێران جمهوری ئیسلامی ئێران بۆ 80 میلیۆن جەمعیەتی تۆزێک لە رووسیا کەمترە وڵاتێکی پان و بەرین و دەوڵەتێکی وەکو هاری وەکو جمهوری ئیسلامی ئەوش یعنی بلوکبەندیەک دروست بووە کە ئەو بلوکبەندیە ڕقابەتەکانی زۆر حساس کردوێتەوە زۆر هەسیاری کردوێتەوە و ئێمە دەبێت چاوەڕێ بین لە ڕۆژانی داهاتوودا و لە مانکانی داهاتوودا بزانین چ دەبێت دنیا ئێستا وا نەماوە بڵێن جارێ دەست بە کڵای خۆمان بگرین بانەی با زۆر زوو کڵاوەکەمەش بادەی با یعنی زۆر زوو یعنی هەر ئێستا هەرێمی کوردستان و هەموو ئەوانە کەوتوتە ژێر تەسیری و شەڕە هەر ئێستا لەژێر تەسیری و شەڕدا بە ئاشکرا ئەمڕۆ جمهوری ئیسلامی دەڵێ بەڵێ من بووم لە هەولێرمدا تا دووکەوە دەیان کردەوە حەشتی شعبیە و معلومێ لەکوێوە هاتووەنە سە بە ئاشکرا دەڵێن ئەو کارەمان کردو تازە وەزعی سیاسی عێراق دەزانین چەندە ئاڵۆزە کە هەر ئان وەکو ینی ممکنە تەقینەوەی تا ڕوودا هەر ئان ممکنە ئەو کێشە و ناکۆچەی بینی ئەو گروههای زۆر و کە دەوڵەتیان بۆ تشکیل نادرێت بە شەڕێکی خوێنایی منجەر بێت بێجگە لەوانە خۆ دەزانن کە یەکێک لە مەسەڵەن نیازمەندیەکانی ئوروپا بە رووسیا عیبارەتە لە گاز و سوختی ئەوێ ئەگەر گازی رووسیا بە ئەوروپانەگا ئەوروپا سەرما دەیبا ئەوە خەریکن نەخشە دیشم بەڵکەم مەسەل لە عێراقەوە بەر ئەگەر ئەوە بێ خۆ بە رووسیا هەزار جار کوتوێتی خواگەن نەتوانێت موشک بنێرە بۆ نیویۆرک خۆ دەتوانێت موشک بنێرە بۆ بەغدا مەسەل منسەرفیان کات لە هەر نەوع سازشێ بەرەوە دەبێت بە وردی ئێمە موەزەفین یعنی بە وردی ئەو ڕووداوانە بەرچاو بگرین و پێماوانە بێت کە ئەو حەوادزێکن دوورن لێ ئێمە بەڵکە حەوادسێکن کە هەر ئێستا بەری دەرگای پێگرتوین بە شێوەیەک و سەبحەی نێش ممکنە بە شێوەیەکی زۆر حادتر زۆر نامێت لەسەر ئەو مۆزوع بچم لەبەرەوە وەختەکەمان مەحدودە بەڵام هەر ئەوەندە دەڵێم کولەن رووسیا ئەو وەختێک کە ئینتخابی کرد تەسادفی نەبوو لەبەرەوە هەم ئەمریکا نیشانەکانی زەعفی پێوە دیار بەڵام ئەو نیشانەی زەعفە تەنیا ئەوە نییە کە لە شەڕەکاندا دۆڕاندوێتی دەزانن کە بیرۆڕای گشتیش لە عەلەیە ئەمریکا کەوتووە کار ئێستا جنبشی محیتی زیست هەمووی ڕووی لە ئەمریکایە جنبشی ئاڵی واڵ ستریت ئەوە ڕووی لە ئەمریکایە جنبشی زیدی نژاد پەرستی ئەوەی لەسەر ئەو سیاپوستەکە کەوتە ڕێ جۆرج فلۆید ئەوە هەر ڕووی لە ئەمریکا یعنی ئەمریکا لەژێر باری فشاری ئەفکاری عمومیشدا هەیە لەو وەزعیەتەدا ئێستا من فقط یەک نوکتە لە بیرم چوو بیڵم زۆر مهمە ئەویش ئەوەیە کە ئێمە چیمان پێ دەکرێنی ئێمە لە کێشەی بینی ئەمریکا و رووسیادا چیمان پێ دەکرێت کارێکت پێمان دەکرێت ئەو کارەیە کە بەڕاستی زۆر موەسرە و ئەو جنبشەش کە کەوتووەتە ڕێ بەڵام دەبێت جنبشێکی ئەسیل بکەوێتەوە جنبشێکی سوڵەخوازی جنبشێکی زیدی شەڕی بەهێز لە هەموو جێگەی دنیا هەر کەس لە هەر کوێ بە هەر ئەندازەیە کە نفوزی کەلامی هەیە تەشکیلاتی هەیە توانایی هەیە دەبێت ئەو کاتە دروشم و بێتە خیابان دەبێت ئەو تەزاهوراتی بۆ لە عەلەیهی شەڕ و دەبێت هەموو دنیا وازم لە مەسە حەوزەی فەعالیەتی ئەمەش دەبێت دابگرێت و ئەروە لە هەموو ئەو جنبشە بەڵام دەبێت ڕەسەن بێت لەژێر پەروباڵی ئەمریکا و تەبلیغاتی غەرب بێتە دەرێ ئێستا ئەوان تا ئەندازەیەک هەوڵ دەدەن کۆنتڕۆلیکەن چونکە بەهەرحاڵ شەڕەکە زاهری شەڕەکە و جەنبەی توندوتیژی شەڕەکە رووسیا دەستی پێ کردووە ئەو لای خەریکە لەژێر ئەو واقعیەتە خەریکە خۆی دەرباز دەکات لە فشارەکان بەڵام لە واقعەدا یەکێک لە لایەنەکانی شەڕەکە بوو ئەوەش یعنی وەکو وەزیفە کوتم بە ئیشارەی پێ بکەین لە مەسەلەی حەملەی رووسیا بە ئوکراین ئێمە مۆزەعمان ڕۆشنە ئێمە و شەڕەمان پێ ناڕەوایە پێمان مەحکومان کردووە جنایەتکارانەیە لەوەدا هیچ شکیتیان نییە بۆ پاشانیش هیچ بۆنێک لە حتا ئەو سەرمایهداری دەوڵەتیەی دەورەی ستالینی ئێستا بۆ سیستمی حاکم لە رووسیاوە دیار نییە
دەوڵەتێکی ئەمپریالیستیە لەسەر ئاساسی ئۆلیگاریشی سەرمایهداری زۆر هار دڕندە هیچ شتێکی قابلی دیفاع هیچ شتێکی ئەوتانی بەڵام دوو واقعیەتی دنیان ئەمریکا و رووسیا سا لە بەرامبەر یەکتردا سەفاراییان کردووە چین لەوانەیە زەرفەتی بەهێزتربوونی زۆرتر بێ بەڵام ئێستا فعلەن لە کەمیندایە خۆی بۆ دەورەی بعدی حاضر دەکات ئەمریکا نابێ فەرامۆش بکرێت لەو قەزیەدا ئێستا چونکە تەماشا دەکەی هەموو شتێکیان بۆتە بڵقی سەر ئاو مثلەن ناڵێن دیفاع لە دموکراسی دەکەن لە حاڵێکدا مثلەن خۆیانەوە عملکردیانە لە مثلەن بۆ نمونە هەر لە خودی ئوروپا پێرار بوو پار بوو لە بارسلۆنا ئێلەتی کاتۆلۆنیا ویسی خودموختاری وەرگرێت کابرا ڕاهبەرانیان بەهەزا پەناهەندەیشیان پێ نەدان لە وڵاتانی ئەوروپای خۆیان شار بوو هیچ عجایبشان نەکردیان کوتێمە دەرەجەیەک لە حقوقی و اختیاراتی محلی و میلیمان دێ بخۆن ئەوە تازە لە جەرگەی ئەوروپا بێزگە لەوانە مەسەلەن ئێستا دەبینی پەنابەری ئەفغانیستانی دەرەجە دوور چاو پەرابنی ئوکراینی لەبەرەوە چاویان شینەوە و سەریان زەردە تەفاوەتیان هەیە ئەوانە بە ئەوروپای حساب دەکەن چۆن دەچن بەرەو پێشوازیانەوە چۆن استیقبالیان لێ دەکەن هەر وەختە ئەو هەموو هەزاران ئەفغانیە چەندە تحقیر دەکران چەندە پاڵیان پێوەنا چەندە دیپۆرتیان دەکردنەوە ئەوە لەبەرەوە ئیدعای ئینجا ئەوە لە شەڕخوازن یعنی غەرب مەخسوودمە شەڕخوازە شەڕی گەورە هەموو شەڕ وەحشیانەکانی ئەم سەردەمە بەشی زۆری ئەمریکا کردوێت وەزی عێراقیان بە خوێن کێشا و لیبیان ئاوا لێ کرد ئەوانە هەمووی یا ئەفغانستان هەمووانە خۆن ئەمریکا یعنی واردی ئەو کێشەیە بووە بەڵام من قسەکەم ئەوە بوو کە حساس بووتەوە مەسەلەکە بۆچی چونکە لە دانێ لایەنیان مەرتەب ڕوو لە هەڵکشان بوو لەو ساڵانەدا لایەنیشیان ڕوو لە داکشان بووە ئێستا خەریکن لێک نزیک دەبنەوە وەڕقابەتی دەزانی دوو هێزی توانە مەسەن دوو کوشتی گیر کە توانایان بەخۆ یەکبێ ڕقابەتەکان سەرسەختترە ڕقابەتەکان هەیەجانەنگیزترە ڕقابەتەکان خەتەرناکترە هەموو شتێکی خراپتری لێ دەبێتەوە ئێستا ئێمە گەیشتون بەو نوقتە خەتەرناکە لە ئەوزاعی دنیادا گەیشتون بەو نوقتە خەتەرناکە کە خەریکن لێکتری دەردەکەن تاعین تەکلیف دەکەن لە عەلە یەکتر نکتەیەکی کە ڕاستی نامەوێت زۆر باسی منتەقە بکەم لەوە وەزعی عێراق زۆر هەڵدەگرێت قسە هەڵدەگرێت بەڵام حەزەکەم باسی ئێران بکەین لەو بابەتەوە جمهوری ئیسلامی ئێران ئەو بەحسانەی کە لە کۆنگرە کردمان ئەوانە هەمووی وەزەی خۆی هەمووی دروستە دەقیقە ئەو تاکتیک و ئەو لەوێتانەی کە خۆشمان دیاری کردو ئەوەش هەموو واقعیە هیچی کوردستانی نییە هەمووی ئێرانیە سەراسەریە و ئستراتیژی ئەمە لە قبال دەسەڵاتی سیاسی لە ئێران دیاری دەکات بەڵام ینی ئەو ڕژیمە چۆن دەڕوخێ یا ئەو ڕژیمە بەچی دەبێ بڕوخێ ڕژیمی جمهوری ئیسلامی بە هەزار شێوە ممکنە بڕوخێ سبحینی ئێمە شەو خەوتوی بەیانی ئێستای ممکنێت چەند تیارە هەستن جەماران بۆمباران کەن هەموو مەلاکان بگرن کودتای بکەن ناڵەمەوە وەلی ممکنە شتیوە شەڕێک هەڵبگیرسێ نازانم ڕژیم نتوانێت داوام بێنە بڕوخی هەزار یەک شکڵ هەیە بۆ لەنێ خۆیاندا اختلاف و کێشەی توندیان لێ پەیدا بێت بەڵام ئەوانە هیچی هەدەفی ئێمە نە هەدەفی ئێمە نە ڕێگایەکە کە ئێمە بتوانین خێرێکی دابینی بۆ خۆمان ئەوەی کە ئێمە بیری لێ دەکەینەوە ئەوەیە کە بە شێوەیەکی شۆڕژگەرانە بڕوخێ و بەدیرێک بێتە جێگای کە نەکبەتی نەبێ بۆ گیانمان بەڵام ئەوە تەمەشاکەن جمهوری ئیسلامیش لەو مەسەلەیە لەو نیازەی ئێمە پێدەڵێن انقلاب ئێمە دەڵێن شۆڕش لە ڕێگای شۆڕشێکەوە بڕوخێ بەڵام جمهوری ئیسلامی چەندە لەو شعارەی ئێمە ئیستیفادە دەکات دەڵێ ئەوانە ناڵێن شۆڕش دێ فەرموو چاو لە شۆڕشکەندر ئەوە مجاهدینە کە خەڵێکە تەمەشای قیافەی پێچراوی ڕەزمەندەکانی مجاهید و ڕاهبەرانی مجاهید دەکا هەر سیمای جمهوری ئیسلامی دێتە بەرچاو ئەسەن بێزی هەڵدەسێت لەوەی کە گۆیا مبارەزە بکات سبەینی ئەوانە بێنەوە سەرکار ئەوانە بەدەسەڵاتدار ئەکسەریەتی خەڵک وانیێنی دەی شۆڕش خۆی جمهوری ئیسلامی جۆرێک شۆڕش بۆ ئیسلاح دەڵێ بە جۆرێک شۆڕش هاتووە سەرکار شۆڕشی ئەلۆ نوعە
جمهوری اسلامی مثلا بڕۆ خێر لەو نوعە دارودەستێشکاوە بێنە سەرکار شۆڕشی وەکو بەهاری عەرەبی وەکو سووریا وەکو لیبی وەکو میسر وەکو ئەوانە ئەوە جمهوری اسلامی ئەوە دەڵێ ئەوە ناڵێن شۆڕش دەفەرمو بیخۆن ئەوەیە شۆڕش لەبەرەوە ئەو تەبلیغاتە چۆتە ناخی جەماوەرەوە ترساندنی خەڵک لە شۆڕش بەڵام ئەو ترسە چۆن دەڕەوێتەوە ئەو ترسە بە نەسیحەت و بە ئاموزش و بە هەڵوێستگرتن و بەوانە ناڕەوێتەوە ئەو ترسە بە نیروی مادی دەڕەوێتەوە ئەو ترسە دەبێت تۆ نیشان بدەیت کە ئەو شۆڕشەی کە تۆ دەڵێی لەو نەوعە نییە ئەوە نییە کە وڵات کوشت و کوشتاری تێدا بێ ئەوە نییە مەسەلە وڵات نائەمنکە ئەوە نییە مەسەلەن خلاصە شرایطیشی خراپتر لە ئێساتان بۆ بەدی بێنێ بەڵکە ئەوە ژیانی باشتر ئەمین دەکات بەڵام چۆن دەتوانێت ئەوە دیعا بکەیت یعنی ئێمە مەسەلەن ئێمە وەکو حیزبێکی سیاسی چۆن دەتوانین بڵێن خەڵکینە نیگەران مەبن ئەگە بشۆڕ بەدەست ئێمە بێت زۆر چاکە ئەگە بەدەستێەوە بوو بەڵام چۆن بەدەستێەوە دەبێت کوا تەشکیلاتتان کوا ڕاهبەریتان کوا نفوزتان کوا ئەوەتان کوا ئەوە توانیوتانە کوا مەسەلەن ئەو حرەکاتی ئیجتیماعی و جومشانی کە بە فەرمانی ئێوە ئەم لا ئەولایان پێ دەکرێت بەڵێ ئەگەر ئەمڕۆ حیزبێکی سیاسی وەکو ئێمەمانان بێ بڵێ خەڵکی نەسبحینێ هەموو ئێران دوکان و بازار و ئیدارە و مەدرسە و کارگا و کارخانە تعتیل بکەن سبحینە هەموو خەڵکە بە قسەی بکەن و تعتیلی کەن ئەو جات دەتوانێت بە خەڵکی ئێران بڵێ خەڵکی ناگە بکەونە شوێن ئێمە دنیا ئەو وڵاتە وا سازمان دەدەین کە شەڕ و شور و نائەمنیتیان نەبێ کە نەبێتە لیبی نەبێتە عێراق نەبێتە ئەو وڵاتانی دیکە پس دەبێت ئەمە نیروی بەهێز بین تا بتوانینەوە داعا بکەین بۆ تازە ئەو بۆ ڕووخاندنی جمهوری ئیسلامیە تازە ئێمە بۆش خانانین ئێمە دەمانێت شۆڕشیی کۆمەڵاتیش بکەین ئێمە دەمانێت مناسباتی تەولیدی مالیکانی تەولیدیش بگۆڕین ئێمە دەمانێت ڕشەی سەرمایهداری لە بن دەربێنی ئێمە بۆ ئەوە هەوڵ دەدەین زەن بۆ ئەوە هاتووینە مەیدان ئەوە دەزانین ئەویان بە تایبەت شۆڕشێکی کاملەن سازماندرا و ئاگاهانەیە ئەو مەسەلەن ئەگەر تەجربەی ئینقلابی کارگەری لە رووسیا بێنە سەرکار لە ئەوڵەوە شۆڕشێکی عمومی بەرپا دەبێت زیدی شار زیدی تزار زیدی دیکتاتۆری 6 مانگی پێ دەچێت تەبەقەی کارگەر خۆی سازمان دەدا حیزبی کۆمۆنیست ڕاهبەری دەکات ڕاهبەری بۆ پەیدا دەبێت خەڵکی ئەعتمادی پێدا دەکەن و ئینقلابێک ڕۆژی قیامەکە خۆیان تەعین دەکەن شکلی سەرکەوتنەکەی تەعین دەکەن شکلی ئیدارەی وڵات تەعین دەکەن هەموو سەرکەوتن بەدەست دێن و وڵات ئارام دەکەنەوە دەمەوێت بڵم کە ئێمە پس ئێمە دەمەوێت بڵم لێرە مساوباتی کۆنگرە زۆر مهمە پرۆسەی ئەوەی کە ئێمە وامان لێبێت چییە؟ چ ڕێگایەک دیکە هەیە غەیری ئەوەی کە ئێمە وردە وردە بەهێز بین و وردە وردە نەکەر ئێمە بەهێز بین خەڵکیش ئەو بڕوا بەخۆیان پەیدا بکەن کە بزانن دەتوان ئەو وەزعیەتە و شرایطە بگۆڕن ئەو فقط بەوە دەکرێت کە ئێمە سەرکەوتنی سکۆڵە بە سەرکەوتنی سکۆڵە بچین بەرەو سەرکەوتنی گەورە یعنی ئەوەی کە دەڵێن جنبشی متالەباتی ئەوەی دەڵێن گۆڕین ژیانی خەڵک ئەوەی دەڵێن حیزبێکی مفید بن ئەوەی دەڵێن لە ئەو مانایەوە نییە کە مەوازمان لە ڕووخاندنی جمهوری ئیسلامیەوە ئەو مانایەوە تەنیا ڕێگایە کە هەیە ئەوەیە هیچ ڕێگایەکی دیکە نییە بۆیە زۆر مهمە کە ئێمە بە وردی نیازەکانی جامعەی خۆمان بناسی بە وردی شرایطی عینەکەی بناسی و بە وردی بزانین لە کەی و چ شعارێک مەترح دەکەین لەکوێ عەقەبنشینی دەکەین لەکوێ پێشڕەوی دەکەین لەکوێ دیفاع دەکەین لە هەموو ئەوان لێ بناسین بۆ ئەوەی کە خەڵک وردە وردە هەم خۆی ئاگاهتر بێ هەم متەشەکل بێ هەم ئێمە قەویتر بین هەم سازماندراوتر بین هەم بتوانین ئەوەی دعایە بکەین کە ئەگەر شۆڕشێک کرا بۆ ڕووخاندنی جمهوری ئیسلامی نابێ بە عێراق من سوزانم نابێ ممکن ئێستا ئەمڕۆ جمهوری ئیسلامی بڕوخێ مجاهید بەخۆی بە دار و دەستەیەوە چەند هەزار کەس هەر مسلحی هەیە لەو مەرزانە واردی دەکات دەیان گروی چەکداری دیکە دێنە دەبێتە پاشاگەیان تا کوردستانیش هێندە تەزمی شودەنێ بۆ هەموو نفوذ ئیمکاناتی کە ئێمە هەمانە لەبەرەوە دەمەوێت بڵم کە ئەو قسانە بۆچی دەکەم بۆ ئەوەی کە هەموو ڕۆژێ بە ئینتزاری ڕووخانی جمهوری دانیشتن جمهوری ئیسلامی دانیشتن ئەوە کاری ئێمە نییە ئەوە کە وعدەی ئەمڕۆ سبەینە ڕووخانی و جمهوری دانیشتن کاری ئێمە نییە کەی دەڕۆینەوە کاری ئێمە نییە کاری ئێمە جنبش و حەرەکەتە کاری ئێمە ئەوەیە هیچ وەخت لە حەرەکەت نەوەستی و
ئەوە باسمان کردووە بەوە دەڵێن کۆمۆنیزم. يعني حركات مزومة حركات يما تشي حركات يما لنيو كريكارانا حركات يما لنيو جنان استملكراو حركات يما وعدالتهم رفع تبعيزة حركات يما أوانا أقل إيما لو حركات أنا ما نوستين أو معناه أويا خريكين هويتي كومونستي خمان عمل لكي ولبرو نابن نقران بين خريك أو هسكرنوانين خريك كاريكي جدي ومهمين كهر تنيا رجاش علوية رجاش دي كنيا هز رجاش دي كنيا ممكن تانك كاني ولاتي خارجي من إيران داجي كان أوش بلا موان يمنان نسركار عشان كده أبرو يمنين عند خسوا لقفتوا لفت ما عند حقوان عند خوجنيا ما بين عند استراتيجية برنامج خوجنيا ما بين سرد صلاة وكل برو إما عداد فرصة ورئيس أميد يقني بويكا من الرياش ديك غيري أويكا لو جامعة دا بهزبين وبهزبون يعني ريقصن وبهزبون يعني وشياري وبهزبون يعني نفوذ كومالات كذا كردن وبهزبون يعني تكلابون ودرجيربون لهم حركتي شيء اجتماعينا أو كومالجايا تا بالآخر درنج يعزو بنتيجة ممكن أقول الآخر أول دورية تاكي برنزور تاكا دفرمو مبارزة كردن بو إيما بو أجر خمان إيما لموقعيتي كريكارو زحمة شيء دا ببينين مبارزة كردن بو إيما اختيار نية ضرورته باختيار خمانية مبارزة بكين إيما أجر نيكين لوز خرابتريش ما بسر دين بو ضرورته إيما دي مبارزة بكين وهروها بو ويك هم خرابتر ما بسر نية وهمش نانكش بيت السفر مانو آسوديكش بيدا بي آزاديكش زورترش بيدا بي وأواني إيما دبينين پیدا دەبێ وردە هەر ئەمڕۆ مثلا بڕۆ بازدارگاکان و شکنجەکانی جمهوری ئیسلامی ڕەفتاری بازدۆکان گۆڕاوە دەگەڵ زیندانیان ناڵم زۆر گۆڕاوە بەوەرەکە بەڵام مەخسومە ترسێک نیشتۆتە دڵیانەوە و باشە ئێوەمانە هاتوون لێرە پێشمەرگایەتی دەکەن هەروە مێلتان کێشا دەستنەوە ئێران کەس پێتان ناڵە پشت چاوتان بڕۆیە ڕۆژی دوو ڕۆژ ممکنە ڕاتانگرن دوای دەڵ لەبەر چی لەبەرەوە لێرە چەکمان بەدەستە لبرو اللي توازن إخوات ما راجعت ليرة بعدهم أقسم كردوا ليرة حورين إما التلفزيون كومالو بكيف خو جمهورية الإسلامية ده هر أو حورين ما لنا وإيران بس ورقة إعلامية بدأ الصوبية ديجرن دي من زندان 6 سال دام 10 سال ناني في الدنيا أجر سربني سشينك بلام سشتي واي كردوا برو هاوسنجك ما درس كردوا إما دبي بردوام يعني أو يقصك بردوام حزب شيء بكالك بين حزب شيء مفيد بين حزب بين كهميشة لكاري خيرة مو معناه رازية اعتماد بنفس في ذلك وأجر ما أنكر هم دتوانين خمان بكارة جوركا كاروخاندني رجيمة كغوريني مناسبات مالكاني توليد وشورش اجتماعية هم خمان بوا حاضر كين وهم زندجي استشمام بفيرون سوبه أو ببرای من شيء مهم أبو أوضاع سياسي إيران بلام سر أوانا دم أو بلام كا أوانا هم بدي خو قبول شكين بلام واقعاً جمهورية إسلامي لموقعيتك زور دجوار ده سخت ده أو تمشاب كان رهبراني أنسيلي كان بسرعته كابران رئيس جمهورية أولاته هفتة 4 لو بيش بالريالي ده وبتيجي دستور دعوة لدو هفتة عنده فقر مطلق لإيران على سبك بدو حفتة تعسري صال فقري مطلق نميني يا مثلا يا مثلا سال لمثلا برجامة لمثلا ركوتن دقل أمريكا واقعا تيماون لك برداشي بين أمريكا وبين روسيا جيريان كردوا سال أول رجعنا سخترين رجعنا بو تسليم جيري نازل تبر يعني بدن بس نكام جبهه لزبي أمريكا دابن خوان بالخوش بأوب كان برجام كان يبي خوان يقلعي كانوا شقي لبرجام هذا وبين زبي روسيا ودس كان ببروجكاني خوان نا ما نقول له نودا وبرياني بولاد يعني سلي الشواوية اللي تسمى جيلو للسياسة ده الإنسان شان كان يودر كوتو كلهم سباي فاستران ده وتازه اختلاف بيدا بونه هر رجل نواري كان اللي دردك اللي قفتوا وكاين يوكان كان صندق عندالي واختلافه ششانه
لەبەرەوە بەڕاستی خەڵکیش ناڕازیەت زەمینە بۆ ئەو کارانەی کە من دێڵێم زەمینە بۆ ئەوانە خۆشە یعنی ئەگەر من دەڵم فشار بێنین بۆ جمهوری ئیسلامی هەنگاو بە هەنگاو پاشەکشەی پێ بکەین ئەوەندەی بەرین تا لێواری پەرتگاکە و دا پاڵش پێوەنیم بخێتە خوارەوە ئەو هەنگاو بە هەنگاو بردنە پێشە ئەمە عەمەلیە واقعیە و دەستکەوتشی بووە و دەستکەوتشی دەبێت ئەوە فەرقی هەیە دەگەڵ بۆچوون و استراتیژی و تەبلیغاتی سازمانێک کە هەموو ڕۆژێ وعدەی ڕوخانی جمهوری ئیسلامی دەدا بەڵام هەروە دیژ نایە و هەر مەجبورە قسەکەی خۆی دووبارە ئیسلاح کرد. باش هاوڕێیان ماندوو نەبن سپاس بۆ هاوڕە برایمی عەلیزادە بۆ پێشکەشکردنی قسە و باسەکەی.